دەستگا و لە فەرمانبەران و لە موچەخۆران هەندێک بڕیاری نوێ گوێمان لێ دەبوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، یعنی بۆ نمونە ئەمە سەرجەم فەرمانبەران دەگرێتەوە مەسەلەی پاشەکەوتکردنەکە حتى لە پاش ناڕەزایەتی گۆڕانکاری بەسەر خشتەی مانگی یەکدا نەهاتووە. باشە حکوومەت یەک قەراریداوە لەگەڵ ڕاگەیاندنی خشتەکە. باشە هەر دەرفەتێک هەبێت بۆ ئەوەی کەوا داهاتی حکوومەتی هەرێمی پێ زیاد بێت، لە داهاتی ناوخۆ بێت، لە فرشتنی نەوت بێت، لە وەرگرتنی قەرز بێت، لە کەمکردنەوەی خەرجیەکان بێت، لە نەهێشتنی زیادە ڕوویی و با بڵێن گەندەڵیەکان بێت، لە هەر مەسال هەر مەجالێکدا شتێک کە ممکنیشە من ئومێدم وایە قەنەعەتشم وایە بە پێی ئەو داتانەی کە لە بەردەستدان ممکنە ئەمانە هەمووی ببنە سەبەبی ئەوەی کەوا زیادبوونێک لە داهاتدا دروست بێت و هەر زیادەیەکیش لە داهات بە تاکید دەبێتە سەبەبی پێداچوونەوە باو خشتەیەدا بە هەمان ئەو ڕێژەیە کەوا داهاتێک زیاد دەبێت ڕێژەی بەڵام خشتەکە تاوەکو ئێستا وەکو خۆیەتی ئی مانگیەک ئێستا تەنفیز بووە چونکە زانی یەک طبیعیەوە لەسەر ئەساسی داهاتێک بنیادنرا بوو کە داهاتەکە محدد بوو ئەوە ئەوە بکرێت دووەمینیش بۆ ئەوەی کەواسەوەکە دەڵی گۆڕانکاری بەسەردایەت یان ئەکید گۆڕانکاری بەسەردادێت قەنەعەتی من وایە گۆڕانکاری بەسەردادێت. باشە کەی موچەی مانگی دوو دەدرێت طبیعی ئەوە ئیشی وەزارەتی داراییە بەڵام ئەوەندەی من ئاگادارم لە ئێستاوە ئامادەسازی دەکرێت طبیعی جاری یەکەم ئەم باوڵی لەسەر ئەوەش کە ئەم مدەتە درێژە بووچی یعنی بۆچی لە ماوەی 20 ڕۆژدا مەسەلەن موچەدا بەش بکرێت. طبیعی ئەو قائیمانەی کەوە هەن بۆ وەرگرتنی موچە لەسەر ئەساسی قەدیم دەستکاری کراوە چونکە ئێستا ڕێژەیەکی پاشەکەوتە دەبی ئەم 1,400,000 کەسە جگە لە هێزەکانی پێشمەرگە و دەستگا ئەمنیەکان هەمووی دەبێت پێداچوونەوە بە یەکێکەدا بکرێت بەو ڕێژەیە کە ئێستا چەند وەرەگرێت. حاضرکردنی ئەو قائیمانە بووەتە هوکاری ئەوەی کەوە با بڵێن ئەم موچەی مانگی یەک دووە کەوت کە ئەم قائیمانە زەبط بوون لە مانگی دووە ئەم موچە لە کاتی خۆیدا دەدرێت چونکە پێویستی بەم هەموو کاتە نیە و ئێستاش ئەم ڕۆژ وەزارەتی دارایی و ئابووری تاکیدی لەسەر ئەوە کردەوە لەوەی کە هەر فەرمانگەیەک قائیمەکانی خۆی حاضر کرده بێت حکوومەت حاضرە چونکە پارەی پێویست لە بەردەستدا بودانی موچە بەو ڕێژەیەکەوە لە سیستەمی نوێ پارە هەیە بەڵام کاتەکەی بە تەحدید تۆ نایزانی یان دانراوە. مانگی دوو طبیعی اعتماد لەسەر خلاصبوونی مانگی یەک دەکە بۆەوەی هەم زەبتی قەوانین بکرێت هەمیش داهاتی ئێمە لە فرۆشتنی ناوتە بە یەک جار بۆ ئێمە ناهێت بۆ خەزینەی حکوومەت ناهێت بەڵام بەردەوام ئێستا کار دەگرێتن بودانی بۆ ئامادەسازی بوو مانگی. باشە ئەوەی کە وازەح بوو لەسەر کە موچەکەیان